وەڵی بەردەوامە بین هەتا قسەیەکی ئەبێ هەڵوەشێتەوە، یعنی ئەبێ ئەو پرۆسەیە هەڵوەشێتەوە. من قەت لەگەڵ ئەوە نیم پێم وابێ هەر کەس ڕۆژێ بخوێنێ مافی خۆیتی دامەزرێ، بەڵام من 2011 تەواوم کردووە. 2011 بۆ ئێستا 11 ساڵەکە معقولە لەو ناوانەی هاتۆتەوە 2007 بەرەو خواریتیانە چۆنە بێشتیوە لە لیستی فۆرمەکەیە کە پڕمان کردوێتەوە غەدرێکی تر کراوە لە 2016 حساب کراوە خاڵبەندی لەسرە بۆ هەر ساڵی خاڵێکی لەسرە، بەڵام من لێ 11ەوە تەواوم کردووە لە 16ەوە ئەبێ حسابی کەم چۆنە بێت. نێمە ڕاستیە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووە و ڕۆژانی ڕابردووتریش پشتیوانی هەر کەسێ بوون هەرچی نوێژە بووین کە هەر هەنگایکی مەدەنی نابێت و هەر جۆرە پێشەرکردنیش بەرامبەر مافێر کەسێکرا بێت. بۆیە ئێمە قسانە ساردمان ناکاتەوە، ئەم قسانە زیاتر هەانماندا لەسەرەوەی کە زانی کەواتە هەنگاوەکانمان هەنگاوی دروستە. بۆیە ئێمە قسانەی بەڕێز لێ بەڕێوەبەری تەندروستی هەڵەبژە کە دوێنن لە یەکێ لە کەناڵەکان ئاماژێ بۆ کردێکە لە ئەندامەکانی ڕێکخراوەکان معاملەی لەگەڵا کردو و توێتی ئەگەرە و کچەم بۆ تاعینکەوە ئێمە خۆپشاندان ناکەین. ئێمە وەکو سکاڵای بێنە دادگاوە بۆ یەکلای بێتەوە قسە بزانین ئایا ئەو قسەیە چێم قسەی کردووە و ئەگەر نشکراوە ئەوە حەقمان بڵین حەقی خۆمانە داوای قەرەبووی مادی معنەوی بکەین چکە ئەو ڕێکخراوەکانی بەگشتی خۆتە جێ پرسیارەوە.